عەبدی لە پاریس چی بەدەست دەهێنێت؟ بارودۆخی سووریا پاش ڕێکەوتنەکە چی بەسەردێت؟ سڵاوتان لەبێت ماردی نورەدینم لە چوارگۆشەی سووری ئەمڕۆدا باسی ئەو گۆڕانکاریانەتان بۆ دەکەم کە لە پاش ڕێکەوتنی حەسەدە و حکومەتی نوێی سووریا لە وڵاتە ڕوودەدەن. لێدوانەکەی ئەم دوایەی مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا نەخشە ڕێگایەکی نوێ بۆ داهاتووی سووریای کێشاوە کە دەکرێت کۆتایی بە ساڵانێکی دوور و درێژی شەڕ و ناسەقامگیری بهێنێت. عەبدی کە بڕیارە لە پاریس بەشداری لە گفتوگۆکاندا بکات جەختی لەسەر کۆدەنگی لەگەڵ حکومەتی سووریا کردوتەوە سەبارەت با یەک پارچەی خاکی سووریا لەژێر یەک ئاڵا و یەک سوپای یەکگرتوودا. بنەمای ئەم لێک تێگەشتنە ڕێکەوتنی دەی ئازاری ئەم ساڵە کە لە چەند قاڵێکی سەرەکیدا خۆی دەبینێتەوە و گرنگترینیان پێڕاوکردنی سیستەمی لامەرکەزیە کە بە وتەی عەبدی بە مانای جیابوونەوە نایەت بەڵکو جۆرێک لە خۆبەڕێوەبەری دەبەخشێتە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەمەش وەڵامدانەوەی داواکاریەکی لە مێژینەی کورددا. یەکێک لە دەستکەوتە هەرە گرنگەکانی ئەم ڕێکەوتنە بۆ کورد ئامادەی دیمەشقا بۆ دانان بە زمانی کوردی و مافا کولتوریەکاندا. هاوکات ڕێکەوتنەکە باس لە یەکخستنی دامەزراوەی مەدەنی و سەربازیەکانی هەسەدە دەکات لەگەڵ دامەزراوەکانی دەوڵەتدا و سەبارەت بە چارەنووسی نزیکەی 100,000 چەکداری هەسەدەش عەبدی تێکەڵکردنیان بە وەزارەتی بەرگری سووریاوە بە هەنگاوێکی گەورە ناو دەبات بە مەرجێک لە ڕێگەی ڕێکەوتنێکی دەستوریەوە بێت کە تایبەتمەندیان بپارێزێت. لە ڕووی ئابوووریەوە هەسەدە ئامادەی نیشان داوە دۆسی نەوت ڕادەستی حکومەت بکاتەوە لە بەرامبەر دابەشکردنێکی دادپەروەرانەی داهاتەکەیدا کە بۆ ئاوەدانکردنەوەی وڵات گرنگیەکی زۆری هەیە. ئەگەر ئەم خاڵانە جێبەجێ بکرێن ڕێکەوتنەکە دەتوانێت سووریا بەرەو قۆناغێکی نوێی ئارامی و سەقامگیری ببات و بیکاتە نمونەیەک بۆ چارەسەری سیاسی لە ناوچەکەدا کە تێیدا مافی هەموو پێکاتەکان لە چوارچێوەی سیستەمێکی لامەرکەزی دیموکراتیدا پارێزراو بێت.